ساڵانە لەگەڵ بۆنە و پشوەکاندا قەزای دوکان وەک ناوچەیەکی گەشتیاری بە هەزاران گەشتیار ڕووی تێدەکرد، بەڵام لەم ساڵدا بەهۆی پابەندبوونی هاوڵاتیان و گەشتیاران بە ڕێنماییەکانی تەندروستی دژ بە ڤایرۆسی کۆرۆنا دوکان بەبێ گەشتیار نەورۆزی بەڕێکرد. سەرجەم شوێنە گەشتیارەکانی قەزای دوکان هیچ گەشتیارێک و هاوڵاتیەک سەردانی ناوچەکەی نەکردو و نەماوەتەوە، نە سەردانکەری ناوخۆیمان هەیە، نە دەرەچی لە دوکانە. ئەگەر ڕۆژانی ڕابردوو کۆمەڵە کەس هات پێێتە دەرەوە لە شوێنە دوورە دەستەکان دانیشتبوون بەجیا، لە ئەمڕۆیە ڕێگە بەوانش نەدراوە. خۆشبەختانە سەرجەم شوێنە گەشتیارەکان داخراون بە سوپاسەوە کە سوپاسیانەکەین، ئیلتیزامی تەواویان هەبووە، سوپاسی خەڵکی دوکانیشەکەین کە ئیلتیزامی تەواویان هەبووە بۆ لە ماڵەکانیان ماونەوە نەهاتوونە دەرەوە. داوای لێبوردنیان لێەکەین بە هیچ شێوەیەک هەوڵی هاتنە دەرەوە نەدەن لە ماڵەکانیان. ئەم فترەیە کە بە فترێکی ڕاگوزەردا ئەندرێت لە ماڵەوە بمێننەوە، ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن لەبەر ئەوەی گشت شوێنە گەشتیاریەکانی ناوچەی سلێمانی داخراوە بە ڕووی هاوڵاتیانە. بۆیە داوایان لێەکەین بیر لە سەیران و گەشت نەکەنەوە لەم ماوەیە تاوەکو ڕێنمایی تازە دەرەچێ و ئاگادارەکرێنەوە. و ئەو هەڵایی دوێنە شێش دروست بوو حەزەکەم تەوزیح هەبم لەسەری بە هیچ شێوەیەک هیچ گەشتیارێک داخلی هیچ شوێنێکی گەشتیاری و هاوینە هەواری قەزای دوکان نەبووە و سەرجەم شوێنە گەشتیارەکان ئیلتیزامی تەواویان هەیە. ئێمە سوپاسی گشت هاوڵاتیانەکەین کە ئیلتیزامی تەواویان هەبوو و لە ماڵەکانیان ماونەوە و هەوڵی هاتنە دەرەوەیان نەداوە بۆ شوێنە گەشتیارەکان. هاوکات ئیدارەی قەزای دوکانیش بۆ جێبەجێکردنی ڕێنماییەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئامادەکاریەکی کردووە و سوپاسی گەشتیاران و هاوڵاتیانی قەزای دوکانیش دەکات کە پابەندی ڕێنماییەکانی تەندروستین. وەکو ئیدارەی قەزای دوکان لەگەڵ فەرمانگە ئەمنیەکان و فەرمانگە خزمەتگوزاریەکاندا ڕێکاری پێویستمان گرتە بەر و ئەو ڕێنمایانی کە لە ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی باڵای ڕوبەڕووبەری ڤایرۆسی کۆرۆنا و لە وەزارەتی ناوخۆ لە دەستەی گەشت و گوزارەوە لە ڕێگەی پارێزگا و پێمان گەیشتووە وەک خۆی جێبەجێمان کردووە. و لە ئەم ڕۆژ کە ڕۆژی نەورۆزە و یەکەم ڕۆژە و ژمارەیەکی زۆر هاوڵاتیان قەرار بوو ینی وەکو لە ساڵانی ڕابردوون گەشت و سەیران کرێ، بەڵام بەهۆی ئەوەی کە لە لیژنەی باڵاوە لە دەستەی گەشت و گوزارە و پارێزگای سلێمانیەوە بڕیاردا کە شوێنە گەشتیارەکان داخرێ، ئێمە لەگەڵ بەڕێوەیەتی گەشت و گوزارە سەرجەم پرۆژە گەشتیارەکان بە کەپر و کابینە و ئۆتێل و مۆتێلەوە هەمووی ئاگدار کراونەتەوە، پابند کراون کە پرۆژەکانیان نەکەنەوە. و داواشمان لە هاوڵاتیان کردووە کە کەس ڕوونەکاتە قەزای دوکان گەشت و سەیران نەکات. و داوامان لە هاوڵاتیانی ناوەندی قەزای دوکانیش کردووە لە ماڵەکانیان بمێننەوە و نێنە دەرەوە، پابندی ڕێنمایە تەندروستیەکان بن لە پێناوی سەلامەتی خۆیان و هەرێمەکەماندا. ئەم شەوی ڕابردوو لە سۆسیال میدیا دەنگەوێک بڵاو بووە کە سبەین قەرباڵخی زۆر لە قەزای دوکانێ و گەشت و سەیران ئاسایی و ژمارەیە زۆر گەشتیار ڕوویکردە قەزای دوکان، بەڵام ئێمە ڕەدی ئەو هەواڵانە ئەکەینەوە و لێرەی سا کەپرەکان و پرۆژەکان داخراون یەک هاوڵاتی لە هیچ پرۆژەیەکان نییە و ڕێکارەکان وەکو خۆی گیراوەتە بەر و هاوڵاتیانیش سوپاسیانەکەین کە پابند بوون لەگەڵ بەڕێوەیەتی گەشت و گوزار و ئێمە کە توانیویانە پرۆژەکان داخەن و دەرگا بۆ هیچ هاوڵاتیەک نەکەنەوە و من داواکەم لە هاوڵاتیان لە کۆتاییدا پابندی ڕێنمایە تەندروستیەکان بن. بۆ یەکەم جارە لە مێژووی قەزای دوکان یەکەم ڕۆژی نەورۆز بەم شێوەیە و بە بێدەنجی و بە ئارامی بەڕێ بکرێ. ئەمەش دەگەڕێتەوە بۆ پابەندبوونی هاوڵاتیان و گەشتیاران لە هەمبەر خۆپاراستنیان لە ڤایرۆسی کۆرۆنا و جێبەجێکردنی ڕێنماییەکانی تەندروستی. شاڵاو ئەحمەد، گەلی کوردستان، قەزای دوکان.